بەستنەوەی ڕێگاکانیش لەلایەکەوە بینی هەولێر بۆ ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین، بەستنەوەی هەولێر بە سلێمانی ئەمە بێتە ڕێگایەکی تر بە ڕێگەی دۆڵی سماقۆلیەوە. ئەمە بەشەکەی تر دیسان دەگەڕێتەوە بۆ کۆڕێ و هەر لەم لاوە دەتوانن بچنەوە بۆ شەقلاوە و کەواتە دروستکردنی شەبەکەیەکی ڕێگەوبان لەو ناوچەیە هەموو ئەو دەبەرە جوان و خۆشانە بەیەکەوە دەبەستێتەوە. باسی ئاوەدانیەک و بژانەوەیکی دیکەی وڵات دەکەم. هەر کاتێ ڕێگاوبانەکان ئاوەدان دەبێتەوە، کەرتی گەشتیاری، کەرتی بازرگانی لەسەر و هەموو شێوە سەلامەتی جانی شۆفێران پارێزراو دەبن لەسەر پرۆژەیەکی گرنگ و استراتیژیم. ئەویش دووسایدی گۆمەسپان سماقولیە کە بە درێژایی 22 کیلۆمەتر بە دوو ئاراستەی جیاواز بە شێوازێکی چڕ کاری لەسەر دەکرێت. ئەم پرۆژەیە لەسەر ڕاستپاردەی خودی سەرۆکی حکومەت کە بەردی بناغەکەی دانراوە لەلایەن وەبەرهێنەرێکی ناوخۆیی و ڕاستەقینە کاری لەسەر دەکرێت. 600 ئامێر بە تەواوەتی ڕووپۆشی ڕێگاکەیان کردووە و بە شێوازێکی چڕ کاری لەسەر دەکەن. هەر لەم پرۆژەیەدا نزیکەی 2000 هەلیکاری ڕەخساندووە و زیاتر لە 1000 هەلیکاریش بە شێوازێکی ناڕاستەوخۆ لەم پرۆژەیە بۆ گەنجانی ناوخۆ دەستەبەر بووە. شێوازی کارکردن لەم پرۆژەیەدا چۆنە؟ بە تەواوبوونی ئەم پرۆژە گرنگ و استراتیژیە چی بەسەر گۆڕانکاری ناوچەکەدا دێت؟ لەگەڵم بن، لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. دەستپێکی ئەم بەرنامەیە دەمێت لەگەڵ جەناب تا ئەم وەکو ئەندازیارێک سەرەتا هەمیش وەکو بەڕێوەبەر و سەرپەرشتیاری پرۆژەیەکی گرنگی استراتیژی لە ڕێگاوبان دەمێ بزانم وەکو کۆمپانیایەکی ناوخۆیی چۆن دەستان بەم کارە کرد. لەسەر ڕاستپاردەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 15 ساڵی پار دەستمان بە پرۆژەکە کرد. لەبەر گرنگی پرۆژەکە تەڵەن ئەو پرۆژەیە زۆر گرنگە کاک دیاری، یەک لە ڕووی کار ئاسانی بۆ هاتوچۆ، کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ، پاراستنی سەر و گیانی هاوڵاتیان و ڕێگایەکی سەرچیە دەبەستێتەوە بۆ هەم لە پارێزگا هەولێر بە ڕێگایەک بە چواردەوەرەی بەنداوی گۆمەسپان دەسوڕێتەوە، دواتریش دەبەسترێتەوە بە گشت ئەو ناوچانەی کە لەست دەکەونە سەر ڕێگاکە. ڕێگای سەرەکی سماقولی کە لە بۆڕانی و سلێمانی دەڕوا و هەروە دەسوڕێتەوە بۆ چواڕیانی ساردکە لەوێوەش بۆ لای تەوسکە و ئەوانە. لە ڕووی کار ئاسانی هاتوچۆ ئەو پرۆژەیە زۆر گرنگە لەبەرەوەی ڕێگایکی دووساییدا و لە ڕووی گەشت و گوزار ئەو ڕێگایە زۆر گرنگە بەڕاستی، چونکە ئەو پرۆژەیە هەم بەنداوەک لەسەر لەو ناوچەیە دروست کراوە، ئاوەکی زۆر گڵ دەداتەوە و بە دروستکردنی ئەو ڕێگایە شوێنی بەگوێرەی ئەو ماستەر پلانێک کە لە بۆی دادەنرێ شوێنی گەشتیاری زۆر خۆش دەتوانرێت لە داهاتوو دروست بکرێت کە دەبێتە خۆشترین ناوچەی گەشتیاری لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عراقیش. بەڕاستی پرۆژەکە زۆر گرنگە لەسەر ئەو بنەمایش کە ئەمە دەستمان بە پرۆژەکە کرد. کاخالت بەڕێوبەری گشتی کۆمپانیا بڕیاریدا کە بتوانین پێش وادەی خۆی ئەو پرۆژەیە تەواو بکەین کە قەولوا بوو لە سەرەتا بە 2 ساڵ پرۆژەکە تەواو بێ، بەڵام ئەمە ئەو بەڵێنانەی کە دامان لە ماوەی ساڵێک پرۆژەکە تەواو بکەین هەر لەسەر ئەو ئەساسە دەستمان پێ کرد بە زیادکردنی کارمەند و ئامێر و کارکردنی زیادکردنی کاتەکانی کارکردن بۆ ئەوەی هەروەکو دەشی بینن لە ئێستا لە قۆناغەکانی پێشکەوتن لە دوا قۆناغەکانی کارکردنی لە پرۆژەکە. پرۆژەکە چۆن کارتان لەسەر کرد؟ بە چەند پلان؟ کۆی پرۆژەکە چەند کیلۆمەترە؟ چی تێدا لە خۆی دەگرێت؟ پرۆژەکە بەشی یەکەم و دووەم دەست پێ دەکات لە دەربەندی گۆمەسپان
دەسوڕێتەوە بە چواردەوەرەی بەنداوی گۆمەسپان درێژەکەی 22 کیلۆمەترە ڕێگایەکی دوو ئاراستەیە دووسایی دەواتە پانی قیر 10 مەترە بۆ هەر ئاراستەیەک و شۆستەی ناوەندی گشت برگەکانی ڕێگا لە خۆ دەگرێ وەک پەرژێنی خۆپاراستن هێماکانی هاتوچۆ هێلکاری ڕێگاکە ڕێگا و شۆستە و هەروەها سیستەمی ئاوەڕۆ و ئاوبەری سندوقی و چەند پرد و ژێرپردێکی تێدایە 6 دانە ژێرپرد و 3 پردی گەورەی تێدایە ئەو پردەی کە لە نزیکمانەوە دەیبێنن ئەو پردە درێژترین پردە لە پرۆژەکە درێژەکەی 210 مەترە و ئەو پردە خۆی ئاستی ئاوەکە کە ئەگەر بەنداوەکە پڕ بوو نزیکەی 7 مەتر ئاو بەرز دەبێتەوە لە ئاستی زەوی سروشتی واتە ئەو پردە لە ناو ئاو دەبێت و بە درێژای نزیکەی 150 مەتر تا 200 مەتر ئاو لە دیوی دەرەوەی پردەکە دەڕوا گشت ئەو ناوچە نیشتە جیانەی لەسەر ڕێگاکەن بەستراینەوە بە ڕێگاکە و حسابی ئەوەشمان کردیا تەبعاً وەکو بە درێژایی چێوەی ئەو ڕێگاکە ئەو ئەندەرپاسانە وەکو یوتێرن ئیش دەکەن بۆ کار ئاسانی بۆ هاتووی هاوڵاتیان چەند ئامێریشی تێدا دەکا هەلیکار چەند لەم پرۆژەیە ڕەخساوە و ئەمانە هەمووی توانای ناوخۆین پشت بە توانای ناوخۆیتان بەستەوە نزیکەی 600 ئامێری جۆرا و جۆر و 2000 کارمەند لە پرۆژەکە کار دەکەن گشت ئەو کەرەستە و ئەو کارمەندانەی کە لە پرۆژەکە کار دەکەن گشتیان خۆماڵین کەرەستەکان زۆربەی لە کارگەکانی تایبەت بە کۆمپانیا ئێمە چەند کارگەیەکی قیر و کارگەی بەردی شکا و هەروها کارگەکانی کۆنکریت و ئەوانە پێشوەختە هەمووی ئامادەکراون بۆ ئەوەی کە کەرەستەی پێویست بۆ پرۆژەکە ئامادە بکەن لەسەر ئەو ئەساسەش بە گوێرەی ئەو پلانەی کە دامانایە بە بەردەوام هەموو بە تێکەڵکردنی هەموو برگەکان لە هەموو برگەکانی پرۆژەکە کار دەکرێت لە شوێن هەیە قیر دەکرێت لە شوێن هەیە بەردیشکاوە لە شوێن هەیە بڕینە شوێن هەیە کارەکانی کۆنکری دەکرێت بۆ شوەیە هیچ بەشێکی پرۆژەکە نییە بە درێژایی ئەو هەموو ئێستا تەنانەت برگەکانی کۆتابرگەکانی کار وەکو گادڕێل و وەکو هێماکانی هاتوچۆ ئەویش وا دەست پێ دەکەن بۆ ئەوی بتوانین لەو ماوە کورتی کەمە پرۆژەکە تاوا بکەین دەنا بدوتت وادەی پرۆژەکە 2 ساڵ بۆەوە هێناوتانەتە ساڵێک یانی لەو مودەی ساڵە بە تەواوەتی بە کوالەتێکی باش بەو پلانی کە بۆتان داناوە تاوا دەبێت طبعاً کەمکردنەوەی ماوەی پرۆژەکە لەسەر حسابی کوالەتی نابی لەبەرەوەی هەمان کوالەتیە هەمان پرۆسێسی کارکردنە هەموو برگەکان بە گوێرەی مواسەفات و دیزایانی پرۆژەکە و پشکنینی پێویستی لە بۆ دەکرێت تەنها کەمکردنەوەی کاتەکە بە زیادکردنی تێچووی پرۆژەکە بە زیادکردنی ژمارەی ئامێرەکان بە زیادکردنی ژمارەی کارمەندان بە زیادکردنی کاتەکانی کارکردن وەکو ئەو پلانی کە داشمانایە لە کۆتایی ئەو ساڵ ئینشاڵڵا پرۆژەکە تەواو دەکەین ئێستا ئەم کاتێک کە لەگەڵ جەنابتانە قسە دەکەم بە ڕێژەی سەدا چەند پرۆژەکە کارەکانی تەواو بووە پرۆژەکە ڕێژەی 170 تەواو بووە بەڵام ئەو 130 مایە ئەمە لە کۆتایی ئەو ساڵ تەواوی دەکەین چونکە ئەو برگانەی کە ماون لە ماوەیەکی کورتتر تاوە دەبی برگەکانی سەرەتا وەکو بڕین و پڕکردنەوە ئەوانە کاتی زۆری دەوێت و ڕێژەیەکی کەم بەرز دەکاتەوە بەڵام ئەو برگانەی کەماون وەکو چینەکانی قیر و گادڕێل و هێماکانی هاتوچۆ و هێلکاری و ئەو برگانە لە ماوەیەکی کورت تاوە دەبی پێم خۆشە لەگەڵ جەنابتانە مەیدانی چەند بەشێکی تریش بەسەرپێن و لە پرۆژە بەڵێ دوای ئێرە پێم خۆشە چەند برگەیەک وەکو باسم کرد لە گشت برگەکانی پرۆژە کار دەکرێت چەند برگەیەک لە کارەکانی خۆڵکاری و هەروە قیرتاوکردنی پرۆژەکەش تەمەشا بکە. دەبینین لە هەندێک شوێنی ڕێگاکە دەستان کردووە بە قیرکردن و بەشێکیشی تەواو بووە بەڵام پێم خۆشە باسی ئەو تێکەڵە و قیرکردن و شێوازی کارکردنە لەسەر ڕێگاکان بکەم لەگەڵ جەنابتە بەجێرە ئەو پلانەی دامانە ڕۆکو باسم کرد ئەو پرۆژەیە دەمانەوێت لە کۆتایی ئەو ساڵ تەواوی بکەین لەبەر ئەوە بەرنامەکەمان وادانەیە بە
با بڵێن ئۆڤەرلاپی فەقەرات ببین لە بەشی یەکەم 7 کیلۆمەتر و نیوی قیر کراوە بە دوو چین ئێستا ئەوەی کە دەیبینی بەشی دووەمە بەشی دووەم بە هەمان شێوەی بەشی یەکەم هەمان بەرگەیە پانی قیرەکە دەمەترا ئەستوری قیرەکە خۆی سێ چینە ئێستا ئەوەی کە دەبینی چینی دووەمی قیرە ئێمە طبعاً چینی یەکەم و دووەم دەکەین 16 سانتیم دواتر بەرگەکانی تر وەکو ساقیە و وەکو کێربستۆن و شۆڵدەر ئەوانە تاو دەکەین دواتر چینی ئەخیری کە مادەی پۆلیمەری تێدایە دوای تاوبوونی گشت بڕگەکانی تر ئەوە تاو دەکەین و ئەوجە بڕگەکانی هەلکاری ڕێگا و ئەوەی کە دەبینی ئێستا چینی دووەمی قیرەکەیە و لە بەشەکەی تریش ئەوە چینی بەردیش کاوە کە ئەستوریەکەی 30 سانتیمە طبعاً ڕۆژانە 7,000 تەن بێسکۆرس و 4,000 تەن قیر بە بەردەوام ڕۆژانە لە بۆ سەر پرۆژە دێ لە ئەوەی کە بتوانین حەسب ئەو بەرنامەی کەدامانە پەرەلێل بڕگەکان لەگەڵ یەکتر بڕوە. ڕێگاکە چەنە سەخت بێ چەنە تیمێکی تر کاری لەسەر کردبێ لە کۆتایی ئەوەی هاوڵاتیان شۆفێران دەیبینن قیرەکەیە کوالێتیەکەی بەرگەگرتنەکەی ئەوەی کە ئێوە خۆتان بەکاری دێنن چۆنە؟ طبعاً ئەو ڕێگایشی زۆر سەختە لەوانەیە لە وێنەکانیش دیار دەکەوی تەنها نزیکەی 10 ملیۆن مەتر سێجا بڕین و پڕکردنەوەمان هەیە کە زۆربەی هەرە زۆری بڕینەکان لە ناوچەی شاخاویە لە زۆربەی شوێن 7 مەتر 6 مەتر 50 مەتر پڕکردنەوە و بڕینمان هەیە بەڕاستی شوێنەکەی زۆر سەختە و حەزمی ئیشەکەش زۆر گەورەیە تەسمیمی پرۆژەکە لەسەر مواسەفاتی ئاشتۆی ئەمریکی کرایە و دیزایانی پرۆژەکە تەمەنی دیزایانی عمری پرۆژەکە 20 ساڵ دیزای کرایە لەسەر ئەو ئەساسە گشت چینەکانی قیر و بەردیشکا و تێکەڵە و سەبگرێدیش لەسەر ئەساسی ئەو هاتوچۆی کە لەسەر ڕێگاکەیە و تەمەنی ڕێگاکە پرۆژەکە دیزاین کراوە بە تەئکید شێوازی دروستکردنی پرۆژەکە بە هەمان شێوەی مواسەفاتی دیزاینەکە دەبێت و کواڵیتی هەموو ئایتمەکان هەموو بڕگەکانی کە لە پرۆژەکە جێبەجێ دەکرێت هەر هەمووی ڕێکارەکانی ئەندازەی پێویست وەکو پشکنینی پێویست لە کەرستە و لە پرۆسێسی ئیشەکە هەموو شتێک بە ڕێکپێکی ئەنجام دەدرێت. ڕێگاکە لەسەر چۆنڵی ئەندەرباس و ڕێگای ئەو شتانی بۆ کراوەوە جەنابەت پێشەوەی دەست بە ڕێکۆردەکە بکەوتە تەنانەت حسابی کۆمەڵە گوندەیە کردومانە ئەگەر ئاستی ئاوەکە بەنداوەکە بەرز ببێتەوە تەنانەت ڕێگاشمان بۆ ئەوانە دیاری کردووە ئەوە چۆن کارتان لەسەر کردووە؟ ئەوەش لە دیزایانی پرۆژەکە ئەو 22 کیلۆمەتر ڕێگاکەی 6 ئەندەرپاس و 3 پردی تێدایە. بردەکان یەکەچیان 210 مەتر درێژە ئەوەی تریان 110 مەتر درێژە و پردەکی بچووکتریش هەیە کە درێژەکەی 30 مەترە 6 ئەندەرپاسیشم هەیە ئەو ئەندەرپاسانە بۆچی دانراوە لە هەموو ئەو ڕێگایانەی کە دەڕۆن بۆ شوێنەکانی تر دەبەسترێتەوە بە ڕێگاکە وەکو با بڵێن چواڕیانی سماقولی چواڕیانی ساردکە چواڕیانی چێشکە زائیدەن هەندێک ئەندەرپاس دانراوە وەکو یوتێرن ئەو ئەندەرپاسانە وەکو یوتێرن ئیش دەکات ئەو 6 ئەندەرپاسە بە درێژای ئەو 22 کیلۆمەترە تەوزیع کراوە لەو شوێنانێک کە قەڵەباڵغن لە بۆ نمونە شوێنێکی نیشتەجێ هەیە لە ناوەی بەنداوەکە چۆن ڕەبت دەبی لەگەڵ ڕێگاکە لە ڕێگای ئەو ئەندەرپاسانە و چۆن ئەوانەی ناوەوەی دیوی ناوەوەی ڕێگاکە و دیوی دەرەوە چۆن بە یەکەوە دەبەسترێنەوە هەندێک شوێنی نیشتەجێ هەیە با بڵێن وەکو منتقەی علاوەوانە هەندێک خانوو ئەوانە لە دیوی ناوەوەی ڕێگاکەن هەندێک خانوو لە دیوی دەرەوەی ڕێگاکەن ئەوانە بە یەکتر دەبەسترێنەوە وەکو ویتێڕژیش دەکات و وەکو ڕێگا سەرەکیەکانیش کە ڕەبتی سەر ئەو ڕێگا بازنەیە دەبن کار ئاسانی بۆ هاتوو دەکات. واتە هەر گوندێ هەر شوێنەکە دەکەوێتە سەر ئەم ڕێگا استراتیژیانی حسابی هەموو شتێکتان بۆ کردو حسابی هەموو شتەکراوە بەڵام هەر گوندەک نییە خۆی عادەتەن بە جێرەی دیزایانی پرۆژەکە وەکو باسم کرد 6 ئەندەرپاس هەیە تەوزیع کرایە لەو شوێنانەی کە ئاوەدانی و قەڵەباڵغی لێ هەیە و شوێنی ڕێگا سەرەکیەکان با بڵێن ئێستا ئەوە ڕێگای ساردکە ئەندەرپاسی لێە لە ڕێگای سماقولی هەیە با بڵێن لە منتقەی علاوە هەیە لەو منتقەی کە گوندەك لێرەیە ئەوەش بە هەمان شێوە ئەندەرپاسی لێە ئەوەی تر تەوزیع کرا وەکو یوتێرن با بڵێن لە منتقەی چێشکە بە هەمان شێوە
هەم ئەندەرپاسێ وەکو یوتێڕیش ئیش دەکات. بە درێژایی 22 کیلۆمەتری ڕێگاکە سێ جسر لە خۆی دەگرێت کە کۆی گشتی جسرەکان درێژەکەیان 300 مترە. بەڵام دەمەوێت باسی کۆمەڵێ تایبەتمەندی ئەم جسرانە بکەم کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەم جسرانە بەم شێوازە دروست دەکرێت. بڵندی جسرەکان 22 مترە، تیرەی هەر جسرێکیان 175 و بەپانی 5 مترە کە لە تەوابوونی پرۆژەکە 10 متری ئەم جسرانە دەکەوێتە ژێر ئاوە. هەر ئەوەندە نییە، بۆ یەکەمین جارە ئەو جەگو ئەو قاڵبانەی بۆی بەکاردەهێنرێت لە وڵاتانی دەرەوە بە تایبەتیش لە ئەڵمانیاوە هاوردە کراوە بۆ ئەوەی بە باشترین شێواز و کوالەتی ئەم جسانە دروست بکرێت. یەکێک لە ناوچە سەختەکان لە دووسایدی گۆمەسپان یعنی بڕینی چیاکانە ئەوەی کە دەبینین ژمارێکی زۆر لە ئامێرەکان زۆر بە شێوازێکی چڕ کاری تێدا دەکەن. لە بەرەسان بپرسم پلان و بەرنامەتان لەم بەشانە لەم ناوچە چڕانە چۆن کاری تێدا دەکەن، ئەو هەموو ئامێرە چۆن خراونەتە سەر ئەم بەشە؟ ڕێگا کە تەواو دەبێت لەوانەیە کە بەسەریدا دەڕۆی زۆر کارەکان دیار نییە، بەڵام ئەو وێنانە ئەوە دەردەخەن هەروەکو باسشم کرد پێشتر. ئەو پرۆژەیەکی زۆر سەختە، بڕێکی یەکجار زۆر بڕین و پڕکردنەوەی تێدا لە شوێنێکی سەخت. ئەو شوێنێک کە دەیبینی ئێستا نمونەیەکە با بڵێن لەوەی بەرامبەرمان 50 متر بڕینت هەیە، لەو شوێنەی نزیکمان بە هەمان شێوە لە خوارەوە 40 متر پڕکردنەوەت هەیە. ئێمە وەکو کۆمپانیا هێمن گروپ هەر لە سەرتاوە کە دەستمان بە پرۆژێک کرد دەزانین شوێنەکەی سەختە و ئیشەکەی زەحمەتە، بەڵام کۆمپانیای ما یعنی هەر مەعروفە بەوەی ئەمە بەڕاستی دائما حەزمان لێە ئەو تەحەدیەش قبول دەکەین کە حەزمان لێە پرۆژەیەکی ئستراتیجی و گرنگ بی هەرچەندە سەخت بی لەسەر ئەو ساسە پلان و بەرنامەمان لە بۆی داناکە لە هەموو بەشێکی پرۆژەکە بتوانی کار بکەین. ئەگەر وانەکەین ئەو پلان و بەرنامەیە دانێن بەڕاستی پرۆژەکە تاو نابی. لە با بڵێن لەو شوێنانەی کە با بڵێن کاری بڕینمان هەیە لە بڕینی شاخ ئەوانە لە هەندێک شوێن وانە کاری با بڵێن بڕین بەهۆی ئامێری دەقاق ئەوانە دەکرێت و شوێنانەی کە نزیکن لە بەنداوەکە و هەندێک شوێنیش کە ئەوانەی دوورن بە کاری تەقینەوەی تێ ئەنجام دەدرێت و لە هەمان کات ئەو بەردانی کە لە ناتیجی شکاندنی ئەو شوێنە شاخاویانە وەکو بۆ پڕکردنەوە بۆ لەسەر شێوازی ڕۆکفیل بەکاردێت لە بۆ مەقطعەکانی کە پڕکردنەوەمانێ وەکو باسم کرد پڕکردنەوەی زۆرمان هەیە، بەڵام لە هەموو ئەو شوێنانە دەستپێکی ئەمە دەستمان کرد بە دروستکردنی ئاوبەرە سندوقیەکان لەبەرەوەی 60 ئاوبەری سندوقی بە قەبارە و درێژی جیاواز لەو پرۆژە هەیە. ئەگەر ئەوە نەکرابایە نەمان دەتوانانی ئەو شوێنانە پڕکردنەوەش بکەین. پێشەچی قەنتەرەکانمان تەواو کرد، دەستمان بەکارەکانی پڕکردنەوە کرد لەو شوێنانە بۆ ئەوەی بتوانین کە مەقطعەکان بە یەکەوە ببەستینەوە وەکو دەرئەنجامەکەشی دەیبێنن. ئێستا لە تۆتەڵی لەو 22 کیلۆمەترە بەشێکی هەرە زۆری گەیشتە قۆناغەکانی کۆتایی چەند شوێنێکی سەختمایە کە بە جۆرە ئەو بەرنامەی لە بۆماندانە وەکو باسم کرد لە بۆ کۆتایی ساڵ تەواوی دەکەین. باشە، ئەمە هەر ئەمڕۆ ئامێرانەیە وا ئیشی تێدا دەکەن یا بە بەردەوامیە؟ بەخۆی بە بەردەوامیە و لە هەموو بەرگەکانی پرۆژەکەش دەچێت هەر شوێنێک ئێستا ئامێری تایبەت بۆ بەرگەیە. ئێستا وەکو باسم کرد ئێستا ئەلێرە کاری بڕین و پڕکردنەوەمانەیە بسوڕێەوە ئەو دیوە ئێستا بە هەمان شێوە لەوێ 50 متر بڕینمان هەیە لە شاخ ئامێرەی یەکجار زۆر لەوێ کار دەکەن. لە خوارەوە دووبارە پڕکردنەوەمان هەیە، لەو شوێنی پێشەوە بینێت بەردیش کاومان هەیە، لە پێشەوەتر قیرمان هەیە. بە تێکرایی ئەو 22 کیلۆمەتر پرۆژەیە ئێستا لە هەموو شوێنەکان کاری لەسەرە، بەڵام لە هەر شوێنێک بەرگەیەکی جیاواز بە جۆرێ قۆناغەکانی کارکردن. ئەم بەشەی هەستەکەم کارێکی زۆری ویستۆ چونکە ئەوەی کە جەنابیشە ئاماژەکە پێشتر بە پیادەش نەدەتوانی بێرەیە بڕۆ، ینی بڕینی تێدا شێوازی تێدا و دەمەوێت ئەوەش بپرسم بۆی ئەم ناوچە سەختەش هەمووی دووساییدا بە درێژایی ئەو ڕێگەیە هەر هەمووی دووساییدا بە هەمان پانە بەرگەیە بە هەمان مەقطع کە 10 متر پانی قیرە بۆ هەر ئاراستەیەک و 3 متر دوورگەی ناوەندی هەیە و بە درێژایی ئەو ڕێگایە وەکو باسم کرد لە هەموو شوێنەکان بە جۆرە پێویست
ئینتەرچێنج دانرا لە بۆ بەستانەوەی وفعلا ئەو شوێنە حتا بە پێ بۆ کاری ڕوپێوی ئێمە بەکارهێنانی درۆن ڕوپێوی ئەو شوێنەمان کرد چونکە ئەسڵان شوێنەکە زۆر سەختە نەفەر نەیدەتوانی بە GPS ئەوانە سەرکەوی بەڵام الحەمدوللا بەگوێرەی لەخوا بەزیاد بەگوێرەی ئەو پلان و بەرنامەی لە بۆماندانە ئێستا بەشێکی هەرە زۆری کارە سەختەکان و لە قۆناکانی کۆتاییە. بە تەواوبوونی ئەم ڕێگا استراتیژیا گرنگە ئەوەی کە زیاتر دەبوژێتەوە لە نێو هەموو کەرتەکاندا کەرتی گەشت و گوزارە چونکە ڕێگاکە بە درێژایی 22 کیلۆمتر وەک بازنەیەک بە دەوری سێم گەورەترین بەنداوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەویش بەنداوی گۆمەسپانە بە تەواوبوونیشی چەندین پرۆژەی گەشتیاری لە ناوچەکەدا دروست دەبێت جارێکی تر دەبێتە هۆی بوژانەوەی کەرتی گەشت و گوزار لە ناوچەکەدا.